بەڵێ زان و خۆشەویستانمان لە چەوەری یەکەمی بەنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگی نێو کۆمەڵگا دەکەین لە ئێستا داویژەوەیەکە بەهۆیەوەی کە مسلمانان پشتگیری لە حەماس دەکەن و پشتگیری لە مسلمانانی چەساوی زوڵم لێکراوانی غەزە دەکەن بە شاز لە شازەکانیش لێرەدا ئازادی ڕادەربرینیان سنووردا کراوە لە لایەن وڵاتانی زلهێز و لە لایەنەوەی کە هەمیشە بەردەوام پشتگیری لە زاڵمان دەکەن و بە تایبەتی تر لە ئێستادا کۆمپانیای مێتا کە لە مانگی ڕابردوودا بەیانامەیەکی ڕاگەیان بوو کە بە تەواوەتی پشتگیری لە ئەمریکا و ئیسرائیل دەکات و باسی لەوە کردو هەر کەسێک لە فەیسبوک و لەو پلاتفۆرمانی کە پێوەستە بە کۆمپانیای مێتا و پشتگیری لە مسلمانان پشتگیری لە حەماس یاخود لە ئەنگلیکی پێوە دیار بێ ئەوە لەلایەن تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و کۆمپانیای مێتاوە سزا دەدرێت بۆی کە یاخود پۆستەکەی دەسرێتەوە یان ئەوە تا ئەو ئەکاونتی هەیەی بلۆگ دەکرێت کۆمەڵێک شتی ئاماژە پێکردو ئێمە لەم تۆرێماندا باز لەو دەکەین کە تاکی مسلمان لە کۆمەلگا ئێمەدا چۆن خۆی بپارێزێت و چی بکات بۆی کە ئەکاونتەکانی پارێزراو بێت و نەسرێتەوە یاخود تووشی سزا نەبێت ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سەردەش عەزیز شارەزا لە بواری تەکنۆلۆژیا و زانیاری کاک سەردەش ئەگەر سەرەتا باز لەو بەیاننامەی مانگی ڕابردوو بکەین کە کۆمپانیای مێتا ڕاگەیان بوو بەیاننامەکە باسی لە چی دەکردوە دەویست لەو بەیاننامەیە چی بە کۆمەلگا بۆ بە جیهان بڵێ بە تەواوەتی بەناوی خوای گەورە میرەبان بابەتی شەڕی حەماس ئیسرائیل لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر لەوە ئاڵۆزتر و وردەکاری زیاترەکە ئەوەی کە ئێمە ئیبینین ئەوەی کە ئێمە وەکو هەر لایەنێک بین کە ئەو گۆڕانکاریانە ئەبینین لە پشتی ئەو گۆڕانکاریانەوە کۆمەڵێک ڕووداوی گەورەتر هەیە کە ئێمە بەو شێوازە وای کردو بەو شێوازە بابەتەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان بین کاندێک بابەت بە دڵی ئێمە نەبێت یاخود هەندێک بابەت بە دڵی ئێمە بێن دوای هێرشەکەی حەماس کە سەرەتای شەڕەکەیە زۆربەی ئەتوانم بڵێم هەر هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان بەیاننامەیان دەرکرد ئیدانی هێرشەکەیان کرد و هەمووشیان بە هێرشی تیرۆریستی ناسانیە لەوانە کۆمپانیای مێتا کە خاوەنی فەیسبوک و واتسەپ و ئینستاگرام و چەند ئەپلیکیشنێکی کەیە زۆر بەتوندی سەرکۆنەی هێرشەکەی کرد وەوتی ئەمە دژی ئەم هێرشە ئەوەسینەوە و هەر پۆستێک هەر شتێک لە ناو هەر پشتگیریەک لە ناو ئەپەکانی ئێمەدا بێ کە پشتگیری لە بزوتنەوەی حەماسکە ئێمە وەکو کۆنتێت وەکو بابەتێکی تیرۆریستی ینی تونند و تیژی سەیرەکەین و پۆستەکانە سڕینەوە ئەمە تەنها مێتا نەبوو تەنها فەیسبوک نەبوو و سەرجەم تۆڕە کۆمەڵایەتەکان هەمویان بە جۆرێک لە جۆرەکان کەوتنە دەرکردنی بەیاننامە بەڵام وەکوتم ئەمە وردەکاری و تەفاسیلاتی زیاترە و لەوەی کە ئێمە ئەیبین بۆچی فەیسبوک ئەوەی کردووە باش ئەم سنووردارکردنە لە کام ئەپلیکیشنانەیە زیاتر و هاوڵاتی چۆن مامەڵەی لەگەڵدا بکات هەموو ئەپلیکیشنانی کە ئێستا خەڵکی بەکاری دێنێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەمویان سنووردارن ئێمە ئەتوانم ئەو باسەوەکەم بۆی شتەکە ڕوونتر بێت تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمپانیان وەم کۆمپانیانە کاتێک کە ئەپلیکیشنێک دروست دەکەن یاسا و ڕێسای خۆیانیان هەیە ئەم یاسا و ڕێسایانە لە سەرەتای ئەپلیکیشنەکەەوە هەیە بەڵام ئەکرێ بەکارێنەر نەیبینی بە یاخود نەیخوێندوێتەوە و ئەم کۆمپانیانە لە ژێر چاودێری توندی یاسانی و دەوڵەتیەکاندان لە 25 ئەم ساڵ واتە نزیکەی دوو مانگێک یاسای خزمەتگوزارە دیجیتاڵەکان لە یەکێتی ئەوروپا دەرچووە سەرجەم کۆمپانیا گەورەکان ناچار ئەکات پابند بن بەو یاسایەوە و ئەگەر پابند نەبن تووشی سزای گەورەی چەند سەد ملیۆن دۆلاریان ئەکا کە لەو یاسا زۆر بەڕوونی ئەڵێ ئێمە ڕێگە نادەین هیچ پۆستێکی تونند و تیژی پشتگیری لە تونند و تیژی بابەتی نایاسایی بازرگانی بە مرۆڤ و بڵاو بێتەوە لەم تۆڕە کۆمەڵایەتیانە و هەر کە شەڕەکەش دەستی پێکرد یەکێتی ئەوروپا ڕاستەوخۆ نامەی ئاگادارکردنەوەی بۆ هەموو کۆمپانیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان نارد و کۆی بڵێ ئاگاتان لە خۆتان بێت چاودێریتانەکەین و یەکسەر نامەی ئاگادارکردنەوەی نار بۆ فەیسبوک و بۆ تیکتۆک و ماوەیەکی کەمی پێدان بۆ وەڵامدانەوە و تێبێ ڕوونکردنەوە بدەن لەسەر ئەو بابەتە تونند و تیژانی بڵاو بێتەوە واتە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدەر لەوەی کە خۆیشان ئیرادەیەکیان هەیە پشتگیری لەم بابەتە بکەن بەپێی یاساش ناچار ئەکرێن پابند من بەو بابەتانەوە ئێستا یەکێتی ئەوروپا لە ڕێگەی یاساوە زۆر بە توندی و زۆر چڕبۆتەوە نامی بۆ هەموو کۆمپانیەکان ناردووە و کاتێکشی بۆ دیاریکردن کە فەیسبوک و تیکتۆک 25 دەبوو کۆتایی هاتوو ئەبێ ڕاپۆرتی خۆیان نردبێتەوە بۆیان
کە ڕوونکردنەوە بدەن لەسەر ئەو بابەتە توندی تیژانی کە بڵاو بوونێتەوە کە مەڵی تونند و تیژی زیاتری شەو بابەتان نەگرێتەوە کە پشتگیری لە حەماس دەکەن چونکە یەکێتی ئەوروپا و ئەمریکا و وڵاتە زلێزەکان هێرشەکەی حەماسیان بە تیرۆریستی ناسانەوە ئەوەش لە ڕووی یاسایەوە ڕاستەخۆ ئەچێتە بابەتی تونند و تیژیەوە کاتە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنها خۆیان نین یاسای نێودەوڵەتیە یاسای یەکێتی ئەوروپایە کە ناچاریانەکە ئەبێن پۆستانە بسڕنەوە کاکسەدەش لەلایەن کۆمپانیای مێتاو ئێستا دەستگایەک دروستکراوە چەند کەسێکی تێدایە کە چاودێری وردی پۆستەکان دەکەن بە زمانی عەرەبی بە زمانی عیبری ئەمە تەنها بۆ موسڵمانان و بۆ پشتگیرانی حەماس و غەزەیە یاخود ئەگەر پۆستێک لەگەڵ ئیسرائیلە ینی ئەوە بێتون و تیژی تێدا بێت ئەوان پشتگیری خۆیان بکەن ڕێگەدات بۆ ئەوانیش بڵاوی بێتەوە یان سزای ئەوانیش دەدات؟ خۆی دوو بابەتە یەکەم ئەوەی کە ئەڵێ هەر بابەتێک پشتگیری لە حەماسکە ئەمە ئەوە ئۆتۆماتیک ئەسڕێتەوە بە هەر زمانێک بێ بەڵام لەو خاڵەیە ئەڵێ هەر بابەتێک هاندان بێ بۆ تونند و تیژی چی عیبری بێت چی عەرەبی بێواتە چی لایەنگری ئیسرائیل بێت چ لایەنگری حەماس بێ ئەسڕێتەوە بەڵام ئەوە ینی ڕوونە کە بابەتەکانی حەماس ئەسڕێنەوە بەڵام ئەوانەی ئیسرائیلیش ئەگەر هاندانی تونند و تیژی تیابێ بەڵێ لەو خاڵیانە باس لەوە ناکا بڵێ تەنها بۆ بابەتەکانی حەماس دانراوە ئەڵێن هەر بابەتێک هاندانی تونند و تیژی بێ ئێمە ئیسڕینەوە بەڵام زیاتر تەرکیزەکە لەسەر ئەو پۆستانەیە کە پشتگیری لە حەماسەکە ئەو هەموو پۆست و ئەو هەموو چاودێرە چۆن نەکرێنی خۆی دوو بابەتە یەکەم تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەی ئێستا قسێکی زۆر لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان نەکرێت شەڕی حەماس ئیسرائیل ینی پرسیارێکی گەورەی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دروستکەوت لە ڕووی ڕازگۆییەوەیە ئایا ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە وەکەوەی پێشبینی ئەکرا ئەتوانن ببنە سەرچاوی گواستنەوەی هەواڵ و دروست ئێستا بە ئاراستەکە بۆیان نەخێت لەبەرەوەی لەگەڵ بڵاوبوونەوەی چەندین ڤیدۆ حەقیقەت و هەواڵە چەندین ڤیدۆی دروستکرا و ڤیدۆی ناڕاستیش بڵاوکراوەتەوە زانیاری ناڕاستیش بڵاوکراوەتەوە خۆیان چیان کرد کە ئەم بارودۆخە دروست بوو وەکۆی کە وەکوتم لە ڕووی سیاسیەوە زەخت خرایە سەریانەوە لە ڕووی پرسیاری ئەوەی کە سۆشیال میدیا ئەتوانێت ئەم دۆخە تێپەڕێنێ تیمیان دروست کردووە تیمەکان ئەم تیمانە خەڵکن ینی هەم خەڵکی زمانزانی عەرەبیان تێدایە هەم زمانزانی عیبریان تیاوە بە تاکید ئینگلیزیشیان تێدایە ئەمانە بەردەوام چێکەکەن بەڵام سیستەمێکی کانێک کە سیستەمی ئۆتۆماتیکیە کە ئەمانە ئەو شانیان پێدەدرێت سیستەمی زیرەکن ئەیین زیرەکی دەستکردن ئەو شانیان پێدەدرێت کە قەدەغن کە خۆی ئۆتۆماتیک دەیناسێتەوە واتە بەشێکی پشت بە ینی مرۆیی ئەبەسێتەوە بەشێکشی لە ڕووی تەکنیکیەوە کۆنتترۆلی دەکات باش ئەم جۆرە نووسینانی کە بەکارێت ینی بۆ نەداش بەکارەهێنن لە بینی شتەکانە ئەمەوە ئەکات کە ئیتر بۆ ئەیگ ئەم کەلیماتانە نەناسێتەوە خۆی ئەی زۆر لەو زیرەکتر بتوانی بەداشێک تێپەڕێنی ینی ئێستا ئەی گەشتۆ بۆی کە زۆربەی شتەکان کۆپی کاتەوە ئێستا خەنە سیستەمەکەەوە بەڵێ خۆی ئێستا ئەوەی کە ئەوەی نییە دروستیەکە ینی ئەو ئێستا کۆمەڵێ شت بۆ دروستەکە کۆمەڵی وێنەت بۆ دروستەکە تۆ تێکسی پێدێ و بۆتەکە بە وێنە ینی ئەکرێ مەسەرەن حتا ئەگەر لە ڕۆ مرۆیەکەەوە بێت ئەو کەسانی کە چاودێریەکەن تۆ هەرچۆن بینوسیە و ئەزانی حتا ئەگەر بابەتەکەت وشەی حەماسیشی تیانە بێ ئەگەر لە ڕووی مرۆییوە بەوان پشکنینی بۆ بکەن کەس خەڵکێک پشکنینی بۆ بکە ئەتوانێت بزانێت ئەمە تونند و تیژیە و بەو هۆکاری تریش کە تۆ و شەو خەیتە بینەکان هیچ شتێکی فەرمی نییە بڵێ تۆ ئەمە نازم لە هیچ سەرچاوێکی زانستیەوە نەبینەوە بڵێ ئەم وشانە مەسەلەن لە یەکیان دابڕە چۆنەڵی پێت نازانی ئەکرێ هەوڵێک بێ بەڵام هەوڵەکە هیچ ینی گرنگێکی نییە زۆرێگەن شارەزاییان نییە ڕزانڵێ بە کورتی بە زمانی کوردی پۆستێ بکەم بەوان چوزانن بەڵام یەکلیکەم و زۆر هەر زمانێک بێ ئەیکاتەوە بە کوردی بۆ ئەماش شاز بۆ ئەوانی ژوایانی ئۆزێ بە زمانەوە خۆی ئەو زمانانی کە لاوەکین لەوانەیە کەمتر تەرکیزیان لەسەر بێ یانی لەم بابەتەیە ئەوەندەی تەرکیز لەسەر زمانی عەرەبی کراوە لە بەتایبەتی ئەو تیمانەی کە لە ڕووی مرۆییەوە دروست کراون ئەوەندەی ینی تەرکیزیان لەسەر زمانی عەرەبی و زمانی عیبری بۆ زمانە لاوەکیەکان چۆنەڵی پشتگوێ خراون تا ڕادێک بەڵام بەهۆی نزیکی زمانی کوردی لە زمانی عەرەبی و شێوازی نووسینی حەماس و ئیسرائیل و فەڵەستین کە زۆر نزیکە لە عەرەبیەوە هەر تقریبان سیستەمەکە ئەو سیستەمە زیرەکانە ئەتوان هەستی پێ بکەن. کاک سەردەش دوو بابەت هەیە ئەم باوەیە دەبینین زۆربەی کەسایەتیەکان یا خوتانات پێیجە گەورەکانیش هەربوون کەناڵی پەیام لە تەلەگرام کۆمەڵێک بابەت بڵاوکاتەوە کە تایبەتە بۆنە بە حەماسە و زانیاریە نوێکانە ئەمە وەکو کەمتر وەک لە تۆڕە کۆمەڵاتیەکانی تر ڕەنگە ئەگەری ڕوبەڕووبوونەوەی یاساییەوانەی هەبێ ئەمە یەکەم دووەمیش بابەتێکم بینی لە ماوەیە پێیجێکی فەڵەستینی بوو بەکارهێنەرێک لە کەنەداوە نێت
نەیتوانی ئەو پۆستانە ببینێ بەڵام لە ئاسیا و لە شەرقی ئەوسەدا بەکارهێنەرێک زۆر بە ئاسانی نەیتوانین ببینێ ئەمما بەتانە چۆن ئەگەرشکردن خۆی یەکەم ئەوەی کە لە تەلەگرام ئەوەی باسەکرێت کە باشترە بەهۆی ئەوە نییە کە تەلەگرام وەکو یاسا پشتگیری ئەم بابەتە بکەم هیچ تۆڕە کۆمەڵایەتیەک بە تیکتۆکشەوە کە چینیەوە چینی لە بەرەی دژ ئەمریکایە کە بەیاننامەی بڵاو کردوێتەوە ئەویش ئەڵێ هێرشی تیرۆریستی تەنها یەک خاڵی زیاد کردووە لە جیاواز لە کۆڕە کۆمەڵایەتەکانی ئەمریکیڵێ لەگەڵ هاوکەمانی ئەو کێشە مرۆیانیشن کە تووشی غەزە بووتەوە ینی کەس ناتوانین لەو یاسانی و دەوڵەتیانە خۆیان ڕزگارکەن چونکە ئەزانن دوای شەڕەکەش حساباتی ئەوان دەست پێ دەکات تەلەگرام بە حکمەوەی ئەپلیکیشنێکە تایبەتە بە نامە ناوەڕۆکی ئەو ئەپلیکیشنانەی کە ناوەڕۆکی نامن کۆنتترۆلکردیان ئاسانتر نییە وەک لە تۆڕە کۆمەڵایەتەکان واتە کۆنتترۆلکردیان زەحمەتە بەڵام تەلەگرام بە فەرمی گۆگڵ ئاگاداری کردەوە کە ئەبێ هەموو ئەو کەناڵانەی کە هەواڵی حەماسی تێدا بڵاو دەکرێت داخرێ بۆیە ئەو ئێستا ئەوانەی کە ئەندرویدیان پێدەیە لە تەلەگرامە و لە گۆگڵ پلی گۆگڵەوە دایان بەزانوە بەشێک لە کەناڵەکانی حەماس ڕاونەتەوە واتە ئەگەر تەلەگرام لە شوێنی کە دابەزێنی نا بەڵام گۆگڵ چونکە گۆگڵ خاوەندارەتی ئەندرویدەکە و ئەپلیکیشنی تەلەگرامیش لەناو ئەندرویدایە گۆگڵ بە فەرمی تەلەگرامی ئاگادار کردەوە بێ ئەو کەناڵانە داخی و ئەویش هەندێک لەو کەناڵانەی داخستووە ئەکرێ هۆکارەکان ئەوە بن کە تۆ ئەگەر لە مەسەلەن iOS پێ بێ آیفۆن پێ یاخود تەلەگرام لە شوێنی کە دابەزێنی ئەکرێ هەواڵانە بینی بەڵام کاتێ لەناو ئەندرویدایە ناتوانانی واتە شتەکان هەمووی داواکاریە ئەمماوەی ئەوەندەی داوا کراوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی حکوومەتی ئیسرائیلی بە فەرمی داوای لە گۆگڵ کردووە کە لە ناو تەل ئەبیبە و لە ناو حتا غەزەشە ترافیکی هاتوو چۆن لە نەخشەکانیان بکوژێنێتەوە واتە چۆن ئێستا تۆ گۆگڵ ماپت هەیە ئەتوانی بە ئەو وڵاتانی کە پێشکەوتن و داتایانێت تۆ توانی بە شێوازێکی ڕاستەخۆ ترافیکەکان ببینی ئیسرائیل بە فەرمی داوای لە گۆگڵ کرد بیکوژێنێتەوە داواکەشی جێبەجێ کرد وە کوژانیەوە ئەمە لەوانەیە نەڵین ئەمە گۆگڵ پیاوی ئیسرائیلە چون لە ڕووی یاساییەوە ناچاریەکات کاک سەردەر زۆر باز لەوە ئەکرێت کە سزاکان لاانە ئێستا نەبن دوجار شەڕەکە کۆتایی و خۆش ئاماژت پێکرد اینجا فیسبوک کێتە تەسبیح حساب لەگەڵ زۆری لەو کەسانی یاخ ئۆکاونتیانی بە تایبەت پێیجا وانی کە ڤێرڤای هەیە ئەمە شتی وا دەبێت کە لە ئێستادا یەکسەر سزا نەدرێت و دوای مودەتێک دوای ساڵێک دوای چەند مانگێک ئەم کەسە سزاکە خۆی من زیاتر مەبەستم ئەوە بوو کۆمپانیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەکەونە ژەر لێپرسینەوە لە دوای ئەم شەڕەوە و هەر لە ئێستەوەی کێتی ئەوروپا لە ڕێگەی یاساوە بەردەوام مەسجیان بۆ دەنێرێ دەڵێ ئاگامان لێتانە خۆتان حازرکەن بیرتان نەچێتۆکە ئێمە چاودێریتانەکەین بۆ هەمویان ئەوانی کە تۆیان ناسی یوتیوبە تیکتۆکە تویتەرە فەیسبووکە بۆ هەر هەمووی ناردووە لە ڕێگەی کۆمیسارەکان و لە ڕێک بە فەرمی پێوتون ئاگاتانی بە چاودێریتانەکەین و داوایشان لێەکەن ئەمە خاڵێکی تر ئەو پۆستانی کە ئەچنە بابی تونند و تیژیەوە ئەگەر ئێستاش سیستەمەکەی فەیسبوک یاخود هەر کۆمپانیاکی کە نەیدۆزێتەوە لەوانەیە لە داهاتوە بیدۆزێتەوە پۆستە بووە خەڵکە بۆ مەسەلەن 3 ساڵ پێش بڵاوی کردێتەوە ئێستا فەیسبوک کە یاسای کۆپیڕایتی داناوە سڕیوێتەوە سزاشی داوە توێتی ئەمە کۆپیڕایتە واتە ئەو سیستەمانە بەردەوام چێکەکەن لە هەر کاتێکا بیدۆزێتەوە بەڵام ئەوەی تایە کە فەیسبوک لەو بەیانامە شەباس لەوە ئەکا ئەڵێ ئێمە ئەو پۆستانی کە دژی حەماسن سڕیومانەتەوە ناڵێ ئەڵێ ئەکاونتەکانمان دیسەیبڵ نەکرێتە دامان نەخستووە ئەکرێ سزایان بدا بۆ ماوەی هەفتەیەک نێڵێت پۆست بۆ مانگێک بکەن بەڵام وەکو بە یەکجاری هی خەڵکی کە مەسەلەن ئەگینا ئەوانی کە پشتگیری لە حەماس بوون ئەوانە ڕاستەخۆ داخراون تویتەر دای خستووە هەر هەمویان دایان خستووە حتا تیکتۆکیش ئەڵێ منیش دام خستووە بەڵام ئەوانەی کە پشتگیریان کردووە بەشێکی زۆریان پۆستەکانیان سڕاوەوە یاخود سزای کاتی دراون ئەکاونتەکانیان بۆ یەکجاری دانەخراوە باشە بەڕێستانزان کە ئێمە میلەتێکی مسلمانین یەکێک لەو بابەتانی کە بۆم لە خەڵکی ئێمە گرنگی پێدا گەیاندنی دەنگی ئەم مسلمانە مەزلومانەیە بە خەڵکی دنیا و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆر بابەت بڵاو دەکرێتەوە هیچ ڕێگەیەک هەیە کە کەسێک بتوانێت تووشی ئەو سزایانە نەبێتەوە و بتوانێت بۆ منە پامەکەی بگەێنێ بە مرۆڤایەتی ئەگەر تۆ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵێ ئەتوانم بڵێم قورسە لەبەرەوەی ئەوان ئەکرێ بە جۆر لە جۆرەکان جۆرێک لە ڕخنە لە ئێمە شوکو خەڵکی مسلمان پێویستمان بە کۆمەڵە دەستگایکی غیرە مسلمانە بۆی پەیامی خۆمانی تیا بڵاوکەنەوە ئەوە ینی بابەتێکە ئەکرێ ئێمە لە وەکو ئەم وڵاتە بەڵام ئەکرێ وڵاتە عەرەبیەکان بیرکەنەوە لە داهاتوو هەرچەند مەسایلی ئەم گیانگیری و دەست بە سەراگرتنی کۆمپانیا بە تایبەتی ئەمریکیەکان لە جیانە حتا وڵاتە زلێزەکانی وەکو رووسیا ئەوانش نەیانتوانیوە کۆنتترۆڵ ئێمە بکەن بەڵام ئەوەی کە هەیە
تۆ با بڵێن ئەوانەی کە لە ڕووی سیاسیۆن زۆر جار خۆی ماڵپەڕێکی هەیە لەوانەیە ئەکرا مەسەلەن چۆن لێمە لە پێشەوە بینیمان ئەو ێزانی کە شەڕکەر بوون یاخود مەسەلەن حتا وەکو داعش کە وبسایتی خۆی هەبوو ینی شتی خۆی بوو خەڵکی لە حتا کەناڵەکانی ڕاگەیاندنیشتیان لەوە وەرگوەکو چالاکیەکان بەڵام ئەگەر تۆ بکرێ ئەکرێ ئێستا کەناڵی پەیام لە ڕێگەی وبسایتەکەی خۆیەوە مەسەلەن راپۆرت ریپۆرتاژ بڵاو بکاتەوە ئێستا کەناڵە فەزایە ئەتکرێ پشگیری خۆی بکات بەڵام چونکە ئەمە کەناڵێکی سەربەخۆی تایبەت بەخۆیەتی و لەژێر کۆنتترۆلی کەسێک لەوانە نییە کۆمپانیانە نییە بەڵام کاتێک تۆ پێیجێکت هەیە ناچاری پابندی بە یاساکانەوە چونکە ئەو کاتی دروست کردو پێیوتی تۆبی بە پابندی بە یاساکانەوە تۆ شوتوتە من ڕازیم بۆیە تۆزە قورسە تۆ ئێسا ئەم کۆمپانیانە ناچارکەی ئەوەی کە تۆ لە دڵتای بیڵی لەبەرەوەی ئەو تێڕوانینەی تۆ بۆ ئەوەتەیە کە تۆ ئینسانێکی مسلمانی ئەویش تێڕوانینەکەی پێچەوانەیە کە ئەویش ئەم ێرشانە بە ێرشێکی تیرۆریستی زانێت تۆ بە چاوێکی دیندارانەوە سەیرەکەش بە چاوێکی ڕۆژ ئاوایی سەیرەکە هەموو هێرشێکی چەکداری بە تیرۆریستی دەزانێت و ئەمە حتا لە ناو خەڵکێکی ئاسایی شاڕەنگی داوەتەوە بۆ نمونە من راپۆرتێکم خوێندەوەڵێ کەسێکی یەمەنی لە ویلایەتی ئۆهایۆ لە ئەمریکا یەکەم ڕۆژ پۆستێکی داناوە لە ئینستاگرامەکەی خۆی وەکو پشگیریەک بۆ فەڵەستین لە ساڵۆنێکیشی کردو بەڵام خاوەنی ساڵۆنەکە دوو هاوڕێی لە غەزە بە بارمتە گیراون لەیان حەماسەوە ئەمە بۆ تۆی ئەوەی کە خاوەنی ساڵۆنەکە تووڕە بێ و کەسە یەمەنەکە دەرکا لەوێ واتە ئەوان بە تێڕوانینی ئەوان جیاوازە لە تێڕوانینی ئێمە بۆیە ئەتوان بڵێم تێڕوانی ئێمە لایەنداریە بۆ لایەنە ئیسلامیەکە و تێڕوانی ئەوانش لایەنداریە بۆ لایەنە ڕۆژاوایە کاک سەردەش بابەتێکی تر هەیە بابەتی هاشتاگە زۆر جار بۆ ئەوەی کە ڕوبەڕووی شتێک بینەوە هجوومێکی کۆمەڵایەتی یان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەکرێ بۆی کە داواکاریەک بکەن هەر بەم نمونە لە ماوەیەدا ئیلیۆن ماسک هاتە سەر خەت و هاوکاریەکی باشی ئەوانەی ناو غەزە و فەڵەستین بوویترەوە ڕەنگە بابەتەکە خۆتان زیاتر شارەزابن ئەمە هیچ کاریگەریەکی هەیە کە ئەم لۆدە دروست بکرێ لە وڵاتە عەرەبیەکاندا خۆی هاشتاگ وەکو کەمپین وایە بەڵێ ئیلۆن ماسک هیچ یارمەتێکی غەزەی نەدا بەڵام ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوترا تەنها قسە بوو قسەکە ئەوە بوو ئیلۆن ماسک وتی ئێمە ئامادەین ئینتەرنێت بۆ ئەو ڕێکخراوانە دابین کەین کە لەلایەن نەتەوەیەگرتوەکانەوە ناسێنراون و هاوکاری مرۆیی یەکەن واتە بە جۆر لە جۆرەکان خۆی لە ئەوە پاراست بڵێ حەماس و ئەسڵەن ناتوانێەوە ناشوێرێت بەڵام وتی ئێمە ئەوانەی کە سەر بە نەتەوەیەگرتوەکان و خەتیان بڕا و ئاگان نەتەوەیەگرتوەکان ئاگای لیانەمە ئەتوانین بەڵام ئەوەش نەچووە قۆناغی جێبەجێکردنەوە هاشتاگ چییە هاشتاگەوەیە کە تۆ کەمپینێک دروست دەکەی بۆ نمونە ڕووداوێک دروست دەبێت لە کورسانە من پۆستێک دادەنێمەوە هاشتاگە دادەنێم بەڕێز دایدەنی دواتر من وەکو بەکارێنەرە کلیک لەو هاشتاگە ئەەکەم هەموو ئەو کەسانی کە و هاشتاگەیان داناوە بۆ منوەکو سێرچێک کۆی دەکات وەکو سێرچێک وایە کە یعنی یەکێتیەک دروست ئەکا لەوەی کە پۆستەکان ببینین وەکو زەختانە ینی بەتاکید زەخت هەر زەختەکە بێ کاریگەری بێ بەڵام زۆر جار ئەوان ئەو یاسانی ئەو استراتیژی کە خۆیانیانە زۆر قورسە ئەتوان زۆر قورسە ناچاریان کە لێ دەرچن وەکوتم هەمووشی یاسا و هەمیشی چووە بە ناوێکە واتە بەدەست ئیلۆن ماسک نییە ڕاستەخۆ بڵێەوە من ڕێگە بە تویتەر دەدەم ئادەی حەماس چۆن ئێوە بابەت بڵاوکاتەوە مارک زوکربێرگ لە فەیسبوک بڵێ وەکوتم یاسای ئەمریکی هەیە یاسای ئەوروپی هەیە یاسای نێودەوڵەتی هەیە بڵێ جۆرێک لە چاواشەکاری و ینی بڵاوکردنەوەی هەندێک بابەت کە ئەسڵی نەبێت ئەزانی چاواشەکاری نا بەڵام ئەوان ناچارن پابند بە یاسا نێودەوڵەتەکان مەسەلەن فەیسبوک ئەڵێ حەماس بەپێی حکوومەتی ئەمریکی تیرۆریستە و ئێمەش بە تیرۆریستی ناسێنین واتە ئەوان ئەبێ ئەوە یەک شتێ لێرە ڕوون بێتەوە ئەو کۆمپانیانی سوۆشال میدیا بە جۆرێک لە جۆرەکان ڕنگدانەوەی سیاسەتی وڵاتەکەیانن بۆ نمونە من جایەتیش باسم کرد ئێمە کە ڕوسیا تودەی هەیە کە زمان حاڵی کە نزیکە لە حکوومەتی ڕوسیەوە هەر هەواڵێک لە پیجی ڕوسیا تودەی بڵاو ئەبێتەوە لە ئەمریکا نەک لێرە لە ئەمریکا تۆ هاوڵاتیەک ئەمە ئەەکەیتەوە فەیسبوک بە تێبین نووسراوە ئەمە میدیایی کۆنتترۆلکراوی ڕوسایە ئەمە بۆچی فەیسبوک ئەمە ئەڵێ لە برەوەی ئەمریکا پێی وایە ڕوسیا تودەی کە میدیای کۆنتترۆلکراوی ڕوسایە نەک فەیسبوک واتە بە جۆرە لە جۆرەکان خۆی کاتێک ئەم تۆڕە کۆمەڵایەتیاناتن ینی هیوایەکە بوو بۆی کە بتوانێ خەڵق قسە بکاتیە بەڵام ئێستا وردە لە دەرئەکەوێ ئەمانیش بە جۆرە جۆرەکان ڕنگدانەوەی یاسا یعنی سیاسەتی دەوڵەتەکان کێ پێ خراپ بێ ئەوانیش پێیان خراپە کیان پێ باش بە پێیان باش باز لەوەکرا بەیاننامەکەی لە بەیاننامەی ئەمریکاوانە تونتر بوو من خۆم ئەو ڕام بووە بوو بەڵێکە خوێنتەوە زۆر تون بوو ینی زۆر تون بوو حتا وشەی وحشیگەریتیا بەکارێ نبوو بەرامبەر حەماس خۆی ئەو ڕۆژەی کە
هێرشەکە کراوە و ڕۆژاوا خەبەری بۆ تۆ لە مێرشە بەڕاستی هێرشێکی تۆقێنەر بۆ ئەوان و ئەو ترسی ئەوان هەیان بۆ ینی ترسێکی لە ناو ئەگەر بە ژیانی ئەوان سەیری بکەی واقعی بووە بەڵام تۆڕە کۆمەڵایەتەکان ڕاستەخۆ چوونە معنی بەرەیەکی ئەو مەوزوع زۆر باشە کاک سەردەش لە ئێستادا ئەوەی کە گرنگە لە کۆمەلگای ئێمەدا دووشت هەیە یەک کەناڵ و میدیا ئیسلامیەکان دوو ئەم کۆمەلگای مسلمانەی ئێمە گرنگترین ڕێنمایی تۆ چییە بۆی کە هەردوو تەرەف خۆیان بپارێزن لەوەی کە سزا نەدرێت لایەن تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەت کۆمپانیای مێتا بەڵێ ئەو خۆی ئەو پۆستانی کە ئێستا دیارن بە تایبەتی مەسەلەن حتا و دوعانی کە دوعا لە جوولەکە ئەکا حتا ئەوانش ئەسڕێنەوە من ئاگدارم مەسەلەن مامۆسای ئاین لە پەیجی مامۆسای ئاینیە بابەتدانراوە دوعای عنی ئەتیادی ئیسلامی بووە بەڵام بۆ ماوە 1 مانگ سزا درراوە باشە ینی بەڕاستی هیچ تقریبا ئەوەیە کە تۆ زیاتر ینی وشەی حەماس کەمتر بەکار بێنرێت ینی حتا ئەگەر فەڵەستین ئازانی چۆنە مەسەلەن شەڕی ئیسرائیل فەڵەستین لەوانەیە کەمتر فلتەر بکرێتاوی کە شەڕی ینی وشەی حەماسی تابێت ئەو وشانی کە زۆر ستایشن بە دڵنیاییەوە هیچ مەجالێکی تیانی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە وەکەوەی کە بڵێ شتێکی فەرمی هەبێ من ئەوە بکەم تەنا ئەوەیە کە تۆ بابەتەکان هاندان نەبن بۆ تۆند و تیژی حتا فەیسبوک خۆیڵێ ئێمە هەر راپۆرتێکی ڕۆژنامەوانی کە باس لەم شەڕە بکە ئێمە کێشەمان لەگەڵی نییە بە ناوێنانی حەماس بۆ نمونە ئەگەر تۆ لە راپۆرتێکە باس لە شەڕەکە بکەی و دەیان میدیای ئەمریکی باسی وشەی حەماسەکە خۆ لە فەیسبوکە بەڵام ئەمە لە بەرەوەی کە لە ڕووی ڕۆژنامەوانی و باسەکە تووشی سزا نابنەوە بەڵام لە ڕووی وەسفەوە تووشی سزا بیتەوە ئەوانەی کە ڤێریفاین ئەکید ڕەنگە زیاتر لۆدیان لەسەر بێت لەلایەن خۆی ڤێریفای ئەوەش ڕخنێکی تر بوو گیرا بە تایبەتی لە تویتەر زۆر یەکەم ڕۆژ زۆربەی ئەو چالەکیانی حەماس کە بڵاو کرایەوە لەو ئەکاونتانە بوون کە ڤێریفای بوون ئێستا ئەوەش ئێکس کە بە تویتەری ڕابردو ئەوشی خسۆدەژێ پرسیارێکی قورسەوە و لێکۆڵینەوەشی لەگەڵا ینی پەڕاوی لێکۆڵین لەگەڵا کراوەتەوە چۆن ئەکاونتی ڤێریفای بەدەست حەماسەوە بوو بەڵام ئەوەی تیا خۆتان نەزان ئێستا ڤێریفای بۆ بە پارە ئەدەیت و ئەوەیە لە یەکەم ڕۆژە بەڵێ بە تاکید ئەو ئەکاونتانی کە ڤێریفای بوونەوەتە سەحەشینەکانە بووە هەواڵی حەماس و چالێکی حەماسی تیا بڵاو بۆتەوە و زیاتریش بڵاو بنەوە بە تاکید ئەوانەی کە بە تایبەتی لە تویتەر خۆی ئەڵێ ئەوانە زیاتر ئەگەنە خەڵتا ئەکاونتە ئاسایەکە زۆر باشە زۆر سپاسەکەین بەڕێز کاک زەردەش عەزیز خاوەنی کۆمپانیای سمارتهان و شارەزا لە بواری تەکنۆلۆژیا و زانیاری زۆر بەخێر بێ سپاس بۆ زانیاریەکان